هاوکاریان پیویست و ڕێسان پێشکەش دەکەین لە بەرنامەی ڕاوەوە لە خزمەتتانداین. بێنەرانی خۆشەویست چالاکیەکان بۆ شکاندنی یا هەڵوەشانەوەی گۆشەگیری لەسەر ڕێبەر عەبدوڵڵا وەجەلان کە لەلایەن هاوسەرۆکی کەجێدە لەیلا گوڤن دەستی پێکرده بوو لە گرتوخانەکانی باکووری کوردستان و تورکیا لەلایەن گیراوانی ئازادیەوە درێژەی پێدەدرێت و وەرچەرخاوەتە ڕۆژووی مردن ئیدی. ئەمشەو لە بەرنامەی ڕاوەدا بەتایبەتی سەبارەت بم مژارە هەوڵەتێن ڕاوەستە بکەین لە هەمان کاتدا دایکانی گیراوانی ئازادی ئەوڕۆ لە پاڕلمانی تورکیا چالاکی دانیشتنیان دەست پێ کرد. هەروەکو دەزانن سبەی نێژ ساڵڕۆژی شهادەتی یەکێک لە پێشەنگانی شۆڕشی ڕۆژهەڵاتی کوردستان سولەیمان موعینیە 51 ساڵ بەر لە ئێستا لەلایەن شێکدارانی پارتی دیموکراتی کوردستانی عێراقەوە تیرباران کرا و تەرمەکی ڕادەستی ڕژیمی شای ئێران کرایەوە. ئەمەش مەجارێکی دیکەی بەرنامەی ئەمشەوی ڕاوەیە و لە هەمان کاتدا کتێبی دەورانی سەلاحەدین دەمیتاش یا ڕۆمانی دەورانی سەلاحەدین دەمیتاش وەرگێڕدرا بۆ سەر زاراوەی کرمانجی ناوینی زمانی کوردی. هەوڵدەی ناوشەو لەگەڵ وەرگێڕەکەی ڕۆمانەکەی ڕێزار دەمیتاجیدا سەبارەت بە ڕۆمانەکەیان شیرۆڤۆ گفتوگۆ بکەین. بەڵام یەکەمین دۆسی بەرنامەی ئەمشەوی ڕاوە پێکەوە ببینی کە بەشێک لە ئاسانگاندەکانی ڕێزدار مستەفا قەرەسۆ ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆماجیواکەی کوردستان کەجەکەیە کە دوێنێ شەو لە بەرنامەی ئولکەدەنی مەدیە حەبەردا سەبارەت بە چارەکیەکان بۆ هەڵوەشانەوەی گۆشەگیری ڕەها لە ئیمراڵی و چارەکیەکانی ماگرتن لە خواردنی گیراوانی ئازادی لە بەرنامەی تەلەڤیزیۆنی مەدیە حەبەردا ئەنجامیدا. پێکەوە ببینی فەرموون. مستەفا قەرەسوو ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆماجیواکێن کوردستان کەجەکە بەشداری لە بەرنامەی ئۆلکەدەن لە کاناڵی ئاسمانی مەدیا خەبەر کرد و وەڵامی پرسیارەکانی ڕۆژنامەوان قادر حۆردۆغانی دایەوە. مستەفا قەرەسوو ڕایگەیاند ئەوەی لە ئیمرالی بەڕێوە دەچێت گۆشەگیریەکی سیستماتیک و بەرنامە بۆ داڕێژراوە ڕایگەیاند لە کاتی ڕادەستکردنەوەی ڕێبەر ئاپۆوە گۆشەگیری بەسەردا دەسەپێنرێت. ئەو گۆشەگیریەی هێندێک جار تند کراوەتەوە و هێندێک جاریش بەهۆی دۆخی سیاسیەوە شل کراوەتەوە. ئەوەی ئەمڕۆ ئەنجام دەدرێت گۆشەگیریەکی تند و چڕە و ئەوەش پەیوەندی بە دۆخی سیاسیەوە هەیە. سیستمێکی بەرفراوانی پاکتاوکاری بەسەر گەلی کووردا دەسەپێنرێت. گوشار خراوەتە سەرگەل و لە گۆڕەپانی سیاسەتی دموکراتیکدا گوشار خراوەتە سەر هێزە دموکراتیکەکان. ئەوە شان بەشانی گۆشەگیری سەر ڕێبەر ئاپۆ بەڕێوە دەچێت. قەرەسوو ڕایگەیان لەگەڵ توندکردنەوەی گۆشەگیری لە 5 نیسانی 2015دا هێرشە پاکتاوکاریەکان لە سەرتاسەری کوردستان دەستی پێکرد و لەو بارەوە وتی لەیلا گۆڤن لە دژی ئەوانە و بە هەستێکی وڵات پارێزانە و بە تێگەیشتن و زێهنیەتێکی دموکراتیکی قوڵی خۆی بۆ ئازادی تێگەیشت کە گۆشەگیری سەر ڕێبەر ئاپۆ پاکتاوکردن و سڕینەوەی کوردانە و گوشارە بۆ سەر هێزە دموکراتیکەکان و لە دژی ئەوانەش هەنگاوێکی هەڵگرت و بۆ کۆتایی هێنان بە گۆشەگیری دەستی بە چالاکی مانگرتنی بێسنوور کرد. مستەفا قەرەسوو ڕایگەیاند بەشداریکردنی هەزاران زیندانی لە چالاکی مانگرتندا بەشداریکردنی کوردستانیانی ئەوروپا و گەنجان لە 4 لای دنیاوە و ئەوانەی گرێدرا و پەیوەندیدارن بە بزوتنەوەی ئازادیەوە لەو چالاکیەدا بوونە هۆیەوە کۆمەڵگەی کورد دەست بە جموجوڵ بکات و دەسەڵاتی ئاکەپەیان ڕێسووا کرد. ئەندامی دەستەی بەڕێوەبەری کەجەکە مستەفا قەرەسوو باسی بەرخۆدانی دایکان بە لەچکی سپیەوە کرد و ڕایگەیاند دەستپێکردنی ڕۆژووی مردن و هەموو ئەوانە دەسەڵاتی ئاکەپە مەهەپەیان تەنگاو کرد. لە ئەنجامی ئەوانەدا و بۆ کەمکردنەوەی ئەو گوشارە کە لەلایەن ڕای گشتی لە دەرەوە و ناوەوە لێی دەکرێت و بۆ ئەوەی کەمێک ئەو گوشارانە سوب بکات ناڕزایەتی گەلی کورد کەم بکاتەوە و بۆ ئەوەی هەناسەیەک بکاتەوە بەبەر دەسەڵاتەکەی خۆیدا کە لە بەرامبەر بە تێکۆشانی گەل و هێزە دموکراسیەکاندا تەنگاو بووە پارێزەرەکانی نارد بۆ بینینی ڕێبەر ئاپۆ. سەرەتا داوای دیدارەکەیان ڕەت کردبووەوە بەڵام ئەم جارە ڕۆژێک پێشتر تەلەفۆنیان بۆ پارێزەرەکان کردبوو پێیان وتبوون ئێوە دەتوانن بێن چاوتان بە موەکیلەکەتان بکەوێت. پارێزەرەکان لەو چوارچەوەیەدا دەچن بۆ ئەنجامدانی دیدار. پارێزەرەکانیش ئەنجامی دیدارەکەیان بۆ ڕای گشتی بڵاو کردەوە. مستەفا قەرەسوو جارێکی تر بەڕێزەوە سڵاوی لە چالاکوانانی مانگرت و چالاکوانانی ڕۆژووی مردن لە دژی گۆشەگیری کرد و وتی ئەو هاوڕێیانە کە بەشداری چالاکی ڕۆژووی مردن بوون بەڕێزەوە سڵاویان لێ دەکەم. ئەوان لە مانامێژوویەکەی گۆشەگیری تێگەیشتوون. ئەوەیان بۆ ڕوون بووەتەوە کە تێکۆشان لە دژی گۆشەگیری تێکۆشانە لە دژی فاشیسم و تێکۆشانە بۆ ئازادی و هەڵوێستی خۆیان بەو جۆرە خستە ڕوو. هەرچۆن
بەرخۆدێرانی چواردەی تەمموزی 1982 لەو کاتەدا ئەو چالاکیان بە ئەرک و بەرپرسیارەتی خۆیان زانی و بە چالاکیەکەیان هەڵوێستی خۆیان لە دژی فاشیزم سلماند و ڕێڕەوی مێژوویان گۆڕی. ئەم چالاکوانەش لە ئێستادا هەر وەک بەرخۆدێرانی چواردەی تەمموز هەستیان بە بەرپرسیارەتی مێژووی خۆیان کردووە و دەستیان بە چالاکی کردووە و بەو شێوەیە و لەسەر ئەو بنەمایە بەردەوامن لە چالاکیەکانیان. ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆما جڤاکێن کوردستان کەجەکە قەرەسوو سەرنجی خستە سەر چالاکیەکانی دایکانی کورد و وتی دایکانی کورد بە لەچکی سپیەوە ویژدانی گەلی کوردن، ئیرادەی گەلی کوردن، ئەوان بناغەی تێکۆشانی ئازادی کوردن. دەبێت هەموو کەس بەو شێوەیە لە چالاکی دایکانی لەچک سپی تێبگات. ئێمە بەڕێزەوە دەستی هەموو ئەو دایکانە ماچ دەکەین. ئەوان بەرپرسیاری خۆیان بەرامبەر بە مێژوو جێبەجێ دەکەن. ئەو دایکانە زمانی دایک بە منداڵەکانیان دەڵێنەوە و فێری زمانی دایکیان دەکەن. سیستمی پاکتاوکاریش دەیەوێت ئەوان لەناو ببات. ئەوەی کەبوونی کوردی تاوەکو ئێستا پاراستووە دایکانی کوردن. بۆیە دەبێت گەنجان درێژە پێدەری هەڵوێستی دایکان بن. هەموو ڕۆژێک دەست بەرامبەر دایکان بەرز دەکرێنەوە. پێویستی بە ڕێخستن و ڕێخستنکردن نییە. پێویستە لە دژی ئەو دەست بەرزکردنەوەیە گەنجان لە هەموو شوێنێک لە گەڕەکەکان و لە شەقامەکان کۆ ببنەوە و چالاکی ئەنجام بدەن. بەڵێبینەوەی خۆشەویست سەبارەت بە چالاکی دایکانی کورد دایکانی لەچکسپی کورد پەیوەندیمان بە پارلەمانتاری پارتی دیموکراتیکی گەلان لە شاری ئامەد لە باکووری وڵاتەوە گرتووە بەڕێز ڕەمزیە تۆسۆن کە ئێستا بەڕێگای هێڵی تەلەفۆن لە ئامەدەوە لەگەڵمان ئامادەیە. ڕێزار تۆسۆن گەردەنگێمە دەبیستن سڵاو و ڕێژوەرە. بەێ دەنگە دەشتن سلااوڕێ سەرچاوە گەلێک سپاس دەکەم بەڕێز تۆسۆن کووە دەرفەتڕستان و بەژاری بەرنامەی ڕاوێ ئاریان تیوی دەبن. ڕێزار تۆسۆن ئیرۆ چالاکیە دایکە لە ئامەد کە 14مین ڕۆژاخوا و دامان دەمێدا گرروپێکیش دایکێن لە چکسپی ئیرۆ لە پارلەمانە تورکیەژی دەست بە چالاکیە ڕوونیشتنێکردن. دایکە دەبێژن ئەم نکارن دەڤژێ زارۆکی خۆ بەردێنی و جوان بنێرن و بەر بمرنەوە هەرن. هونوان چالاکیە چاوات دبینن چاوا دنرخێنن و نرخانەوەش بۆ وان چالاکیەن چییە؟ ئەم ڕاستیەوە بێژن ئەم هەرن شەشمە پێشیایی بە پێشەنگیە لەیلا گیڤەندە پێشەنگیە دایکێدا تێژیتە لەسەر برێزە جەلا پرۆتێستۆ بکە بەدە ناخۆ چالێکیە بەرچیبوونێ ڕازان ئیرۆ 388 ڕۆژە برێز لەیلا گیڤەن چالێکیە بەرچیبوونێ دایە پشتی چالێکیە بەرچیبوونێ هەموو جیهانێ بەرابوو هەموو زیندانێ تورکیە و کوردستانێ بەلابوو ئانا 7,000 گرتیە سیاسی دە چالێکیە بەرچیبوونێ دای و سی حەبژی ڕۆژیە مرنێ دایە ji ber vana dayîk jî xwedî derketine çalakiya birçîbûnê derketine xwedî têjîta li ser birêz cela xwedî li wî têjîtê derketine û dayîk li kolanan e. Ber vî hewayê dayîk çalakiyê xwe berdewam dike îro li Amedê bûş roja çarda dayîk li ser piyan e dayîk li kolanan e dayîk çalakiyê dikin. ڕێزار تۆسۆن ئەم پێواژۆیەکی هاوشێوەیە یان پێواژۆیەکی وەکی پێواژۆیە هاوینە ساڵە 1982 کۆ وێ دەمێژی پشتی چالاکیە مەزن ئا گەتیان ئازادی دەچاردەیە تەموزێدا لە زیندانە ئامەدێ کو دەست پێکرێبوون وان ڕۆژە ئیکو ئەم نەها تێدا دەرباز بێنێکی دشی بێ وێ دەمێ وێ دەمێژی دایکە دیساژی کۆڵاناندا بوون دیسادا پێشەنگیا چالاکیە دەکشاندن چ قاسی گرینگە نف یانێ بەشێ دنێ جوواکێ دایکە بتنێ نهێڵن دە ڕۆژێن وەکی ئیرۆ ئانەها مێژوویدا. بەێ ڕاستە ساڵە 1982 چاوە لە زیندانە تیپە ئەیە ئامێدێدا هەڤالێ me بەشنە خۆ چالێکیە بەرچیبوونێ رازاندن bi serkêtin ana jî li zîndanan da ew demne dîsa hevalê me li ber demokrasiyê xwedî derketina têjîtê bedena xwe çalakiya birçîbûnê razandin dîsa pêşengî dayîk li derve dikişînin em bawerin kî dayîkê me li çekspî bi serkeftinkî mezin li derve ber xwe dide û bi ser bikevin û hevalê me jî li bedena xwe çalakiya birçîbûnê razandine bi zor zehmetî û bin esaretê de em bawer dikin kî hevalê me yê bi ser bikevin.
ji bo ku anahay dî çalakiyan bi taybetî ew ê ku bejarî rojiya mirînê bûne de rewşekî gelek kritik dane ji bo ku rewşekî nexwazira pêk neye yan jî şehadet çênebe di rastî da dibe çi were kirin er ku berpirsiyeteke çawa li ser tevaiya civakê rêxistinê mafê mirov hêzên demokratîk çep li Kurdistan li Tirkiye li herêmê bigiştî براستی حکومت ترکیه اقتدار MHP و AKP لازمه که روشکی پیش تا گاف کی باویجن و هیئتا بچه امرالیه پارلمانتری بچه امرالیه و مالباتای بچه امرالیه و تجیتا لسر برزویجاران بشکه او ریش تاریه لی امرالیه بلابن و تجیتا لسر زندانا بشکه دیه گره گاف کی پیش تا باوین ورن لماسه رونن چözüm کی چه بکن ورنه به ستی حواله روجیان مرنه دا روشه و هر چک دچه آستنگ ده به نینو به یکی لزندانه دا خوین به ویاجی دولت ترکیه برپرسیاره ڕێز ڕەمزیە تۆسۆن پارلمانتاری هەدەپێ ئامادەم گەلێک سپاسیەوە دەکەین ji بۆی بەژاریە وەیە di بەرنامەی تەلەڤیزیۆنێمەدا gelek spas ڕێزدار تۆسۆن بینەرانی خۆشەویستی بەڵێ بینەرانی خۆشەویستی ئاریەن تیڤ هەروەک لە سەرەتای بەرنامەکەدا ڕامکەیاند سبەینێ 51مین ساڵڕۆژی شەهادەتی یەکی لە پێشەنگەکانی شۆڕشی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێز سولەیمان موعینیە کە 51 ساڵ بەر لێ ئێستا لەلایەن چەکدارانی پارتی دموکراتی کوردستانی عێراقەوە تیرباران و تەمەخی ڕادەستی ڕژیمی شای ئێران کرایەوە و بەناو شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا گەڕێندرا لەو کاتەدا. سەبارەت بم مژارە پەیوەندیمان بە بەڕێز عەلی کەریمی چارەکوانی سیاسی و کەسایەتی ناسراوی گەلەکەمان لە ڕۆژهەڵاتی کوردستان کردووە کە ئێستا بە ڕێگای ویدۆفۆن لە شاری لەندەن لە وڵاتی بریتانیاوە لەگەڵمان ئامادەیە. ڕێزدار کەریمی ئەگەر دەنگی ئێمە دەبیستن سڵاو و ڕێزان پێشکەش دەکەم. بەڵێ دەنگی ئەوە دەبیستم سڵاو و ڕێز بۆ خۆت و هاوکارانی ئاریان تیوی و هەموو کۆمەڵانی خەڵک و هەموو بیسەر و جۆگەری بە ڕێزی ئاریان تیوی. ڕێزار کەریمی بەر لەوەی بپەژێرمە سەر مژاری سەرەکی بەرنامەکەمان کە ساڵوەگەری شادەتی ڕێزدار سولەیمان موعینیە لە ڕۆژانی ڕابردوودا ئێوە پەیامێکتان بڵاو کردەوە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان سەبارەت بەو چاواشەکاریانەی سەبارەت بە کەسایەتی بەڕێزتان کراوە. سەرەتا دەمەوێ ئەگەر لەم بارەوە بۆچوونێکتان هەبێ یان شتێکی نوێ هەبێ بۆ بینەرانی باس بکەن سەبارەت بەو پەیامە و بەو چاواشەکاریانی کە لە دژی کەسایەتیەوە بەڕێزتان پێکات. وڵا زۆر سپاست دەکەم بۆ دەرفەتێک کە بۆ منتان پێکێناوە دەبێت بژڵم بێڕەپت نییە لەگەڵ کوشتن و لە ناوبردننی بەڕێز قارەمانی ڕۆژهەڵاتی کوردستان کاک سولەیمانی موعینی. حقیقەت ئەوەیە کە ئەو دیعایە و شایعانەی لە 12 ڕۆژی ڕابردوو بە شێوەیەکی زۆر کاڵفامانە و بە شێوەیەکی زۆر ناشیرین بە دژایەتی من لە باشووری کوردستان لەلایەن میدیاکان و پەیج و سێبەرەکانی پارتی دموکراتی کوردستان و بە تایبەت دەستگا تۆقێنەر و دەستگا سەرکوتکرەکەی پاراستن بڵاو بووەوە کە گوایە من بە ئیتیهامی سیخوڕی بۆ ئێران لە سلەیمانی دەست بەسەر کراوم و لەلایەن هێزەکانی ئەمریکاوە گیراوە. بەڕاستی ئەوە یەکەم جار نییە کە ئەوی دیعانە بۆ من دەکەن و هەموو لایەک دەوێت بزانن لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردوو کە ئەو دەستگا تۆقێنەرەی پارتی و بە تایبەت بنەماڵەی بارزانی حقیقەت ئەوەیە کە لە قسەی حەق تووڕەن و دەزانن کە خەڵک جۆ بە قسەی چێ دەگرێت و دەزانن کە قسەکانی ئێمە یەکدانەوەکانی ئێمە لەمەڕ ئەو خانەوادەیە لە خۆڕانێ و ئێمە بە مێژوو دەیسەلمێنین و سەلماندوومانە کە ئەو بنەماڵەیە ناتوانن دڵسۆزی میلەتی کورد بن، ئەو بنەماڵەیە ناتوانن حاکمی میلەتی کورد بن، ئەو بنەماڵەیە بەغەیرە تاڵان و بە فەرهودکردنی سەروەت و سامانی میلەتی کورد هیچ کارێکیان نەکردووە. ئەو بنەماڵەیە لە دێرزەمانەوە نارەکانی خۆیان حتا خزمی نزیکی خۆیان وەکو فارق مێرگە سووری وەکو شێخ هەرسی وەکو زۆرێکی دیکە لە کەسایەتیەکانی ناو شۆڕشی ئەیلول بە قسەی خۆیان فیزیکی لە ناو بردووە و لەو ساڵانەی دواییدا خەڵکانی وەکو سەردەر عوسمانیان بە فیشەچێک لەسەر جادە سار کردەوە و ترۆری فیزیکیان کردن. ئەوانە کە بۆیان نەکرا کەسێک کە نەیاریانەوە کەسێک کە حەق دەڵێ ترۆری فیزیکی بکەن
دێنن وەکو ئەوەی کە پێرارەکانە بۆ منیان کردە پیاوی سەدام حوسێن ڕسمێکیان فۆتۆشۆپ کرد کە گوایە لە ساڵی 79 یا لە 84 کەوتم من گەنجێک زیاتر نەبووم لەگەڵ سەدام حوسێن ڕسمم گرتەوە لە پشتی سەدام حوسێنی ڕاوەستاوم. ئەوانە هەموو حەولێک تەقەلایەک دەکەن وەکو ئەو ئیسلاحە مێژوەی کە دەڵێ درۆبکە لە نیهایەتدا دووسێ کە سەرباوەڕت پێ دەکەن ئەوان متەقید بەو فەلسفەیان و ئەوەیان کرد و منیان کردە بە خەیاڵی خۆیان کردیانمە بە پیاوی سەدام حوسێنی و دیسانەکانە ئەو جابایاندایەوە و لە گۆڤارەکانی خۆیان وەکو سات مەگەسین و ئەو جورەشتانەدا منیان کردە پیاوی مەحموودی ئەحمەدی نژاد و قاسم سلەیمانی. ئەوەش سەری نەگر زۆریان حەولدا کە گەندەڵێ کە گرتە ڤیدۆیە کە شتێک لە سلەیمانی لە من وەدەست بکەن و بڵاوی کەنەوە شخصیەتی منی پێورکەن. ئەوەش سەری نەگر لەو ئاخیانەدا لەو حوتەش وەژەی ڕابردوو درۆیەکی شاخدار لە چەندین سایتی وەکو پەیامنێر وەکو خواکوڕێک وەکو ئاژانسی پارتی نیوز بڵاویان کردەوە تەنانەت درۆکە بەو حەدەیە بوو کە گوتیان نیویۆرک تایمز لەوە نیویۆرک نووسیوەتی عەلی کەریمی فڵان و فڵان و فڵان تۆریستن و ئەمریکا بە دوایاندا دەگەڕێت. دواتر کوتیان نەخێر ئەمریکا دەستی بەسەرداگرتۆ و قواتی سوات چۆ گرتوویەتی و ئەو جۆرە قسانە کە هەمووی منداڵانە ئەو پەڕی منداڵانە. ئەمن تەعەجوب دەکەم کە چۆن هێزێکی ئاوا کە پەنا بۆ درۆ و بوختان دەبا چۆن دەتوانێت دوا ڕۆژ حکمی میلەتی کوردکە چۆن دەتوانێت ئەوانە دڵسۆز و دایکی میلەت بن بەڕێی بن ئیتر میلەت درۆ و چەواشەکاری و تاڵان و فەرهودی ئەو چەند کەسەی بنەماڵەی بارزانی بە تەواوی بۆ هاتۆتە ئاشکرا و دەزانن کە ئەوان بەجیا لەوەی کە میلەت تاڵام بکەن سەروەت و سامانی خۆیان و نەوەکانیان زیاد بکەن و زیاد بکەن هیچ مەبەستێکی تریان نییە و ئەوانە هەرگیز و هەرگیز بە درێژایی مێژوو نە شۆڕژگێر بوون نە خەباتجێر بوون و نە دڵسۆزی میلەتی کورد بوون. کاک ئەلی دەمەوێت بپێژێن سەر مژاری بەرنامەکەمان ساڵوەگەری شهادەتی کاک سولێمانی معینی سەرەتا دەمەوێت سەبارەت بە کەسایەتی ئەو ژینگەیە کە کاک سولێمانی معینی تێدا گەورە بوو هەندێک زانیاریمان پێ بدەن بەر لەوەی بپێژێمە سەر ڕۆڵی ئەو لە شۆڕشی 46 ڕۆژهەڵاتی کوردستاندا. وەک ئەمن بزانم و هەموو دوو بنەماڵەیە خەڵکی شارێکین و هەمومان نەوەکانی دوای کۆماری کوردستان لە مەهابادێن بنەماڵەی معینی کە لە نزیکەوە مندیان ناسم و بە تایبەت لەگەڵ کوڕی ئەو قارەمانە هەر لە منداڵێەوە ڕەفیق و هاوکلاس و هاوخەبات بووین لەگەڵ کاکسیامن کە ئێستا هاوسەرۆکی پەژاکە کاک سولەیمان دروست جیلی دوای قازی محەممەد و باوچێتی کە باوکی بەڕێزی کاک حەمەدەمینی معینی وەزیر بوو لە کۆماری مەهاباد و ئەو کات ئەو مێرمناڵ بووە بە دوای تێکچوونی و جوانەمەرگبوونی کۆماری کوردستان لە مەهاباد و ئەو قەتڵەعامەی کە سێدارەدانی شای ئێران لە دوای تێکچوونی کۆمار کاک سولەیمان و کۆمەڵێک گەنجی وەک کاک سولەیمان ئەو عقدە و ئەو بوغزەی کە شا بەسەر سەرانی کۆماری هێنابوو لە دڵیاندا بوو و بوو بە چەکەرەیەکی خەباتجێڕی و شۆڕژگێری و دواتر ئەوانە حەولیاندا کە حیزبی دموکرات کە دوای پێشەوە جوانەمەرگ ببوو و خامۆش کرابوو زندوی کەنەوە دەستیان کرد بە ڕێخستنەکان لە شارەکانی تاران تەورێز سنە مەهاباد و سەقز و توانیان تا ڕادەیەکی زۆر ووا و ئومێد بدەنەوە خەڵک. دواتر ئەوانە ئەوەندە زۆر ڕۆیشتن و ئەوەندە ئومێدەوار بوون کە بتوانن دووبارە شۆڕشێکی چەکداری لە ڕۆژهەڵاتی کوردستان بەرپا بکەنەوە کە ئەوەشیان کرد لەگەڵ خەباتجێر و شۆڕژگەری وەکو کاک اسماعیلی شەریفزادە کاک مەلا ئاوارە خەلیل شەوباش و زۆرێک لەوانەی دیکە کە تەنانەت چەند کەسێکیان ئێستاش زندون و هەن لەگەڵ ئەو جوامێرانە کە لە دوای کۆماردا جیلی دوای کۆمار بوون هەستان دەستیان کرد بە خەباتێکی چەکداری. بەداخەوە لەو سەر و بەندەیدا شۆڕشێک لە باشووری کوردستان بە سەرۆکایەتی مستەفا بارزانی هاتبوو ئاراوە کە مەلا مستەفا لە سۆڤێت گەڕابەوە و عەبدولکەریم قاسم کۆدەتای بەسەر
ڕژیمی پادشایەتی عێراقدا کردبوو و جمهوری پێکێنابوو ئەوانە مەلا مستەفایان هێنایەوە و بەلا مستەفا سەرۆکایەتی شۆڕشی ئەیلولی بەناو لە باشووری کوردستان کرد کە ساواک زۆر زوو زانی و زۆر زوو بڵێ کاگەلی تکا دەکەم کەمێ ئاماژە بە ساڵەکان بکە چ ساڵێک بوو ئەوەی کە بە سەرکێشی مەلا مستەفا بارزانی لە باشوور پێکات ئەو هەوڵدانەی بۆ تێکۆشانی چەکداری کە لەلایەن کاک سولەیمان و ئیسماعیل شەریفزادە و مەلاوارەوانە و پێشخرا لە ساڵەکاندا بوو ئەگەر تکا دەکەم کەمێ ساڵەکانشی ئاماژە پێ بکەیت بۆ هەم بۆ ئێمە هەم بۆ بینەران بۆ ئەوانەی کە نازانن ساڵەکەی تکا دەکەم بە چاوان وەختێک ڕژیمی پادشایەتی 1950 بە کۆدەتایەکی عسکەری عەبدولکەریم قاسم هاتە گۆڕوە کۆماری لەم عێراق بوو بە سیستم لە زیاتی پادشایەتی ئەوە لە ساڵی 1950 بوو لە ساڵی 1959 مامۆستا برای مەحمەد و جەلال تاڵەبانی داوایان لە دەوڵەتی تازەی عێراقێ کرد کە مەلا مستەفا کە 11 ساڵ بوو لە سۆڤێت بوو بگەڕێتەوە بۆ عێراق و دوایوی لە ساڵی 61 بەزمێک دروست بوو شۆڕشێک دروست بوو ینی بڵم شۆڕش ناکرێت چونکە جوڵانەوەیکی ئاغاوت بوون لەسەر مەسەلەی عەرزی کە عەبدولکەریم قاسم دەیهەویست مەسەلەی جوتیاران هەلکا و مەسەلەی کێشەی عەرزی جێبەجێ بکات ئاغاکان پێی ڕازی نەبوون و ئەوە بوو بە هەڵچوونێک بوو بە بەزمێک و بوو بە بزوتنەوەیەکی چەکداری و لەو کاتەدا مەلا مستەفای بارزانی کە هاتبووەوە و چوو بوو بۆ بارزان و لەوێ ڕا ئەو سەرکردایەتی ئەو شۆڕشەی کرد بە نێوی شۆڕشی نەتەوەیی دواتر ئەوانە دیسانەکان لەگەڵ باڵی مەکتەبی سیاسی مامۆستا برای مەحمەد و جەلال تاڵەبانی و عەلی عەسکەری و عومەر دەبابە و هەمووی ئەوانە لە ساڵی 64 تێک چوون و باڵێک بە نێوی باڵی مەکتەبی سیاسی دواتر پێیان کوترا جەلالی لەگەڵ مەلایی بوون بە دوو تەوەر کە لە کوردستانی لە باشووری کوردستان لەلایەک شۆڕش لەلایەک چێبڕچەی ئەو دوو باڵەی ناو پارتی دروست بوو دروست دەو سەردەمەیدا هەباتگێڕانی ڕۆژهەڵاتی کوردستان بڵێن لە ساڵانی 64 و 63 و 65 کە خەباتێکیان دەست پێ کردبوو لە ڕۆژهەڵات بۆ پشتیوانی و پشتی جپەی خۆیان پەنایان هێنا بۆ باشووری کوردستان و جەماعەتێکیان وەکو ئەحمەد تۆفیق یا عەبدوڵڵای ئیساقی تێکەڵی شۆڕشی باشوور بوون و نزیکەکی زۆریان کرد لە مەلا مستەفای بارزانی بەڵام خەڵکانێکە بوون و وەکو ئیسماعیلی شەریفزادە وەکو حەمەدەمینی سراجی وەکو قادر شەریف وەکو زۆرێکی دیکە کە ئێستا زندون و نامهەوێ ناویان بێنم هەستان بەوەی کە دژایەتی مەلا مستەفا و ئەحمەد تۆفیقیان کرد و کۆمیتەیەکیان لەناو حیزبی دموکرات کە بە تەواوی چوو بوو ژێرباری نفوزی مەلا مستەفا دروست کرد بە نێوی کۆمیتەی ئینقلابی حیزبی دموکرات کە کاک سولەیمانی موعینی و کاک ئیسماعیلی شەریفزادە و کۆمەڵێک لەو گەنجانە لەگەڵ بوون بەداخەوە نفوزی ساواک ئەو دەم ساواک نەبوو بەڵام بوو نفوزی سەرانی ئەرتەشی ئێران و شای ئێران کە هەدەفێکی تایبەتی هەبوو لە نزیکبوونی لە شۆڕشی باشووری کوردستان و دەیهەویست ئیمتیاز لە دەوڵەتی عێراق وەربگرێت شۆڕشی ئەیلول یا شۆڕشی پارتی یا شۆڕشەکەی کە بەلا مستەفای بارزانی سەرپەرشتی دەکرد بە تەواوی چوژێر نفوزی جەماعەتی ساواک و سەرانی ئەرتەشی شای ئێران و ئەوان توانیان تەواو دەست بەسەر ئەوەدا بگرن کە بە مەیلی وان سەرانی شۆڕش لە باشووری کوردستان هەستن و دابنیشن و تەنانەت بەو حەدە ڕۆیشتن کە ئێران داوای لە مەلا مستەفا کرد کە شۆڕشگێرانی کوردی ئێران دەرکا کە ئەو کردی خەڵکێکی یەکجار زۆر دەرکران بە سەقز و بە پێنجێندا و چوونە جەڵدیان و لە زینداندا بوون. ڕێزار کەریمی ڕۆڵی کاک سولەیمان لە شۆڕشی 1346 ڕۆژهەڵاتی کوردستاندا چۆن بوو یانە ئەو پێگەی ئەو لە ناو حیزب دیموکراتی کوردستانی ئێراندا لەو کاتەدا چی بوو هەندێک سەبارەت بە ئەو قۆناغەی و ئەو ڕۆڵەی کە کاک سولەیمان گێڕای کاک سولەیمانی موعینی هەم بەهۆی ڕابردووی بنەماڵەکەی و هەم بەهۆی کارایی خۆیەوە و هەم بەهۆی ئەو کاریزمایە کە لە خۆی نیشاندا بوو بەڕاستی هێژمۆنیەکی لەناو حیزبی دموکرات بۆ خۆی دروست کرد بوو و یەکێک ئەگەر نەفەری یەکەم یا دووەم نەبێ یەکێک لە هەرە و بەڕاستی جێگری سکرتێریش بوو لە سەردەمی کۆنگرەی دوویاندا
ئەمە توانی کاک سلەیمان هێژمۆنیەک لە ناو شۆڕژگەرانی ڕۆژهەڵاتی کوردستان دروستکە. ئەوە دەگەڕێتەوە بۆ ساڵانی 66 و 67 کە کاک سلەیمان توانی ڕاهبەرێکی ئەم شۆڕشە لە ڕۆژهەڵاتی کوردستان بکە و تەنانەت بە قسەی سکرتێرەکەی کە ئەحمەد تۆفیق بوو نەکرد و ئەویش ئەو چۆوە لەگەڵ پێشمەرگەکانی ڕۆژهەڵات چۆوە بۆ ناوچەکانی پڕ لە خەتەر و مەترسی ڕۆژهەڵاتی کوردستان وەکو منتەقەی گەورکایەتی وەکو منتەقەی مەنگوڕان و لەوێ خەباتی چەکداریان کرد. حقیقت ئەوەیە کە مەلا مستەفا دەیهەوی سلەیمانیش بێنێتە زۆر کاک سلەیمانیش بێنێتە گەرچۆکی خۆی و ئەو بە ئیشارەی ئەو هەستی و دانیشە. کاک سلەیمان ئەوەی قبول نەکرد و هەستا ڕۆیشتەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان. دواتر بەهۆی بریندار و بەهۆی بێچەکی ئەوانەوە کە ماڵ و منداڵەکەشی یانی واتە کاکسیامەند و کچەکەی سامڕەند و خێزانەکەی لە کوردستانی عێراقی بەجێمابوون بۆ سەردانی وانە گەڕابووەوە لە ماڵی شێخ لەتیفی کوڕی شێخ مەحموودی حەفید دەبێت کە مەلا مستەفا و جەماعەتێک لە سەرانی هێزەکەی مەلا مستەفای لە دەوروبەری سلەیمانیە کەمینێکی بۆ دادەنێن و بە دەرخاستی شای ئێرانێ ئەو پیاوە قارەمانە دەگرن زۆری لێ دەپاڕێنەوە زۆری حەول دەدەن کە بەڵە بۆ خۆت خۆت تەسلیمکە. کاک سلەیمان ڕازی بەوەی نابێت دەیگوازنەوە لە سلەیمانی ڕا بۆ بارگای مەلا مستەفای و لە بارگای مەلا مستەفا بەداخێکی زۆر گرانەوە دوور لە هەموو نەریتێکی کوردەواری بە دەستوری شای ئێرانیە هەر لەوێ دەیکوژن هەر لەوێ شەهیدی دەکەن. ئەو جار مەیتەکەی لە ساڵی 1968 واتە 15 ئایار ینی سپەینێ کە دەبێتە ساڵ وەگەری 51 ساڵەی کاک سلەیمانی لە خانێ تەسلیمی سەرانی ڕژیمی ئێرانێ دەکەن و بەداخەوە لە 1-2 شاران کاک سلەیمانیان بەستەوە ڕوفاتەکەی مەیتەکەی و بە شارەکاندا گەڕاندیان کە ئەوە بوو بە بەڕاستی پەڵەیەکی زۆر زۆر ڕەش و نەنگین بۆ سەرانی شۆڕشی ئەیلول و بە تایبەت شخصی مەلا مستەفا و کوڕەکانی کە لەو جینایەتەدا دەستیان هەبوو و لەو جینایەتەدا بەشدار بوون ڕۆڵەیەکی قارەمانی خەڵکی کوردیان و سەرکردەیەکیان لە ناو برد و شۆڕشەکە بێ سەرکردە مایەوە چی وای نەبرد. باقی ئەوانی دیکەش پێشمەرگەکانی شۆڕشی بە 46-47 ناسراوە واتە 1968 زاینی لە ناوچوو و ئەو شۆڕشە کوژایەوە و دامرکە بە لە ناوچوونی مەلا ئاوارە کاک سلەیمانی موعینی کاک اسماعیلی شەریف زادە قادر شەریف و ساڵح لاجان و زۆرێکی تر کە بە زندویی تەسلیم کرانەوە و لەلایەن شۆڕشی ئەیلولەوە ئەوانە بە زندویی تەسلیمی شاکران و بەشێکیان لە جەڵبیان لە سەربازخانەی جەڵبیان کوژران و بەشێک شەهید بوون و بەشێکیشان تا ساڵانێکی زۆر تەنانەت پێش شۆڕشی ساڵی 1970 لە سزندا بوون و بەو کارەی شۆڕشی ئەیلول لە ساڵی 1975 بە موئامرەی ئێران شای ئێران و خودی سەدام حوسێن دانیشتن لە ئەلجەزایر و ئەم شۆڕشە بە ئاژبەتاڵ کێشرا و ئەو شۆڕشە خامۆش کرا کە ئەو شۆڕشە دەستی هەبوو لە خێنی شۆڕژگێرانی ڕۆژهەڵاتی کوردستان شۆڕژگێرانی باکووری کوردستان وەکو سعید ئاڵچی وەکو دکتور شوان ئەوانە هەمووی لەبەر لە پێناو شۆڕشی ئەیلولدا لە ناو چوون و مەلا مستەفا ئەو فەلسەفەیە هەبوو کە مادام من شۆڕش دەکەم پارچەکانی دیکە بۆیان نێ شۆڕش بکەن پارچەکانی دیکە بۆیان نێ جوڵە بکەن دەبێ هەموو لە ئەمر و نەهی مندا بن کە ئێستاش ئەو ڕۆپاش ئەم هەموو ساڵە ئەوە دەبینین لە باشووری کوردستان کە هەر شتێک بەدەستی خۆیان نەبێ ئەوان تێشی دەدەن. لە ساڵی 1976 کاتێک خەباتگێڕانی کۆمەڵەی مارکسی لێنینی یا یەکێتی نیشتیمانی دووبارە شۆڕشیان دەست پێ کردەوە دوای ئەو ئاژبەتاڵە ئابروچۆنانە لە ساڵی 1975 ئەوان بە نەیان شاردەوە زۆر بە زەقیقیان ئێمە هیچ شۆڕشێک نییە بەغەیرە ئەوەی کە لەژێر فەرمان و لەژێر ڕەهبەری ئێمەدا بێ. ئێمە ئەگەر بۆ خۆمان ئەوڕۆ مەلا مستەفا زەلیلە و لە واشنگتۆن کەوتۆ و نەخۆشە و
حیزب تێکچە و ئاش بەتاڵ کراوە ئەگەر پێمان ناکرێ خۆ هیچ نەبێ پێمان تێک دەچێ. ئەو قسەیە زۆر مەشهورە لە ساڵی 1976 ئەوە بوو کە دووبارە قیادە موقەتەیان دروست کرد و قیادە موقەتە دەستی کرد بە شەڕ لەگەڵ کوردانی باشوور، لەگەڵ مامجلال، لەگەڵ کاکنۆشیروان، لەگەڵ کۆمەڵی مارکسی لێنینی و تەنانەت لە ساڵی 1970 زیاتر لە 700 کەس پێشمەرگەی تازەی شۆڕشی نۆی کوردستانی باشوور لە ناوچوون لە شەڕێک لە حەکاریدا کە سەرانی قیادە موقەت لەگەڵ خێڵ و عەشایری جاش حملەی پێشمەرگەکانیان کرد کە ئەوان چوبوون بۆ چەکهێنان لە سووریا، بەڵام لە ڕێگایەدا تووشی ئەو کارەساتە گەورە بوون و کارەساتی حەکاری دیسانەکانە وەک 1968 کارەساتی سەرانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئاشبەتاڵی 1975 کارەساتی حەکاریش هەروە مەشهورە لە ناو مێژووی کووردا و ئەویش پەڵەیەکی نەنگە بە داوێنی سەرانی بارزانیەوە کە ئێستا کوورێش ئەگە چاو لێ بکەی لە ساڵی 2013دا کە بە دەستپێشخەری برادرانی پەکەکە و هەواڵانی پەکەکە و زۆرێک لە حیزبەکانی دیکە کە لە هەولێر قەرار بوو کە کۆنگرەیەکی نەتەوەیی دروست بێ و کورد هەمووی لەژێر چەتری کۆنگرەیەکدا کۆ ببێتەوە، ئەوان دەوەی کە دوایەوەی کە زانیان پەکەکە ناچێتە ژێرباریەوەی کە تەنیا بنەماڵەی بارزانی و خودی شخصی مەسعود بارزانی سەرۆکی کۆنگرەی نەتەوەیی بێت هەستان لە هەولێرێتیچیاندا کە من خۆم یەک لە شاهیدەکان بووم کە چۆنیان تێبدا وەکوتیان ئەگەر ئێمە خۆمان سەرۆکی نەتەوەیی نەبین ئێمە بە هیچ شێوەیەک ناهێڵین لە هەولێرە کۆنگرەی نەتەوەیی ببەستێت وە کۆنگەرەکە و ئێستا جوانە مەرگ بوو و ئێستاژە کۆنگرەیە هەر دروست. کاک عەلی تکا دەکەم کەمێ بە کورتیش بێ وەکو دوایین پرسیار لە خزمەتی جەنابتانەویشەوەیە ئێوە لە قسەکانتان ئاماژتان بەوە کرد کە نەکتەنیا لە بەرامبەر ڕۆژهەڵاتی کوردستاندا یان ئەو تاوانانی کە لە قیادە موقەتدا لە دوای شۆڕشی گەلان ئێران لە ساڵی 1979 یا 1357 هەتاوی بەدواوە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا لە دژی پێشمەرگەکانی کۆمەڵە و دیموکرات و پێشمەرگەی لایەنەکانی دیکە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ئەنجامیاندا لە هەمان کادا سعید ئاڵچی، سعید قرمزی تۆپراک لە شۆڕژگێڕانی باکووری وڵاتیش لەلایەن بنەماڵەی بارزانیەوە شەهید کران، ڕادستی دەوڵەتی دایکێری تورکیا کرانەوە. لە ماوەی ڕابردوودا نمونە لەسەر نمونە هەیە و تەنانەت لە ئەمڕۆژدا هەر پێرێ بوو لە ڕۆژانی ڕابردوودا بوو کە دکتۆر باوە زەرداڵ فەرماندەی ئەندامی فەرماندەی بڕیارگەی ناوەندی پاراستنی گەڕایگەیان کە ئاسانکاری لەلایەن پارتی دیموکراتی کوردستانی عێراق و هەندێک لە کاربەدەستانی پەدەکەوە دەکرێت بوو ئەوەی شوێنەکانی گەریلا بە فڕۆکەکانی دەوڵەتی دایکێری تورکیا نیشان بدەن بۆ ئەوی بێن ڕاستەوخۆ بۆمبارانیان بکەن. بۆ گرینگە ئێمە وەکو کورد لە زۆر درێژ نامەوێت بڕۆم، بەڵام لە مێژووی هاوچەرخی خۆمان وانە وەربگرین. بۆ گرینگە ئێمە مێژووی هاوچەرخی خۆمان بزانین وەکو گەری کورد. بەڕاستی دوای 70 ساڵ و دوای کۆماری کوردستان لە مەهاباد کە بارزانی بەشداری نەکرد بەڵکو بارزانی پەنای هێنا بۆ مەهاباد و سەرانی کۆمەڵی ژێکاف و جمهوری مەهاباد بەشداریان پێکرد وەکو هەستێکی نەتەوایەتی وەکو دڵسۆزێک وەکو میواندارێک. ئەوان دیتمان کە دوو دە ئاخر ڕۆژەکانی کۆماردا کە کۆمار هێزی ئەسکەری نەبوو چۆن قازی محەممەدیان بەجێهێژوە، چۆن مەلا مستەفا لە نەغەدەوە بۆ خۆی چوو بۆ خزمەت شای ئێرانە و لەوێ سورت و خورتی خۆی لەگەڵ شای کرد و دواتریش کە ئاوە دەرباز بوون و چوون بۆ سۆڤێت. حقیقەت ئەوەیە کە لەو تاریخەوە کە بنەماڵەی بارزانی بە تایبەت خانەوادەی شخصی مەلا مستەفا هاتوونە ناو شۆڕشی میلەتی کوردەوە، هیچ شۆڕشێک نییە کە ئەوان دەستیان تێوەرنەدابێت لە هەر چوار پارچەی کوردستان و ئەوان خراپیان نەکردێت. مەسەلەن هەر دوور نەڕۆین دوای ئەم شۆڕشە عەزیم و دوای ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستان قەوماوە ئەوەی کە گریلاکان و هەواڵانی پەیەدا و ئەوانە دەستیان کرد بە بەڕێوەبردننی خۆسەرێکی دیموکراتیک و نمونەیەکی جوانی شارستانیان نیشانی عالەمدا و تەنانەت هەموو وڵاتانی دنیا بۆی لە پژملیدان کە ئەوانە بەڕاستی سەرکەوتون لە ئیدارەدانی وڵات دیسانەکانە ئەو بنەماڵەیە هەستان لە هەولێر کۆمەڵێک چەکداری بێکار و کۆمەڵێک چەکداری نەزانیان
تعلیمدا بە نێوی ئەنە کەسا و چەندین حیزبۆکەی بچوک بچووکیان کۆ کردەوە بە نێوی ئەنە کەسا بۆ ئەوەی کە وەک میلیشایەکی دیکە بیان نێرنەوە ڕۆژاوا و دووسێ میلیشیا دروست بکەن و لە شەڕی میلیشیاکان تەجروبە و ئەزمموی ڕۆژاوای کوردستانی شتێک بدەن. هەر ئێستا کە تۆ دانیشتون قسە دەکەین کە ئێمە لەگەڵ ئەوەی کە سەرانی ڕۆژهەڵاتی کوردستان بە دموکرات و بە کۆمەڵە و بە سەدان خەڵکی وەکو من ئیندیوید یا بێلایەن 79مان لە بیرە و لە ساڵی 1979 قیادەی موەقەتە هات شەڕی دموکرات و کۆمەڵی کرد کە من دیسان بۆ خۆم یەک لە شاهیدە زیندوەکانم لە شەڕی قیادە موەقەت و کوردی ڕۆژهەڵاتدا دیسان ئەمڕۆکانە کە خەریکە دەوڵەتی ئێران دەوڵەتی مەلایەن خەریکە دووبارە جێگای پێی بلەرزێ وردە وردە عمری بەرەو کۆتایی دەڕواوە ئیمکانی دووبارە سەد هەڵدانەوەی خەڵک لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە ئەوە تا دەبینین بە زۆری پارە بە زۆری عەرز بە زۆری سەیارە بە تێرنەبوونی سەرانێکی فاسدی ڕۆژهەڵاتی کوردستان خەریکن ئەوانە ئەوە دەکەن بەرتیلیان پێدەدەن و ئەنەکەسەیەک بە چەشنی ئەنەکەسەی ڕۆژاوا لە ڕۆژهەڵاتی کوردستان دروست دەکەن کە ئەمن ئەوە لە ئێستاوە بە خەتەرێکی گەورە دەزانم بۆ سەر ڕۆژهەڵاتی کوردستان کە لە داهاتوودا دووبارە تووشی شەڕی براکوژیمان بکەن شەڕی میلیشیا جیاوازەکانمان بکەن کە ئەوان خەریکن پێچی دێنن هەر لە ئێستاوە بۆیە ئەوان هەرگیزا و هەرگیز چ لە باکوور چ لە ڕۆژئاوا چ لە ڕۆژهەڵات و تەنانەت لە خودی باشووریش نەیانتوانیوە بیسەلمێنن کە دڵسۆزی ئەو میلەتەن نەیانتوانیوە بیسەلمێنن کە شایانی وڵات بەڕێوەبردنن ئەوان ئەوە تا هەردووی نێوپێرێ ئەوە دەبینی کە دابەشکردنی پۆست و مقامەکانیان لە باشووری کوردستان کردووە پارلەمانیان بە کەڵک و کوڵک 3 نەفەریان سەرۆکایەتی پارلەمان داناوە هەر سێکیان خۆیان دیلی بنەماڵەی بارزانین خۆیان ئیوانن ئەو جارەکانە 11 کورسی کۆتا لە پارلەمان هەیە بە فێڵ و کەڵک ئەویش هەری خۆیانن ئەوە تا دەبینی پۆستەکانیان دابش کردووە سەرۆکی حکوومەت ئیکڕەکەیەتی سەرۆکی هەرێمی ئەو جارەکانە بە فێڵ و کەڵەکە هەر خۆی هێژمۆنیە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمیشی داوە بە زاواکەی یا بە برازاکەی ئەوجار ئاسایش ئەوجار نازانم هەموو پۆستە گرنگەکان ئەوجار عیلاقاتی خارجی ئەوجار دارایی هەمووی ئەوانیان لە ژێر چۆکی خۆیان ناوە و بەداخەوە بەرامبەرەکانیان کە هێزی ئۆپۆزیسیۆنی باشوور بوو یا حیزبەکانی دیکە بوون کە بەداخەوە زۆر تا ڕادەیەکی زۆر چوونە ژێر ئەو هێژمۆنیەی و پارە و تەماح و پۆست ئەوانەی چاوی ئەوانەی نوقاندۆ لە زۆرێک لەو زوڵم و زۆرەی کە بنەماڵەی بارزانی دەیکەن و زۆرێک لەو دابشکردنی پۆست و مقامەکان کە بە ناحەق بۆ خۆیانی دەبن حەق وایە ئەمڕۆکانە خەڵکی باشووری کوردستان بجوڵێت و حەقە چی دیکە ڕێ بەو هەموو سەرڕۆیە نەدا پێ بەو هەموو کاولکاریە نەدا بەو هەموو دەست بە سەرداگرتنی بەرو بووم و پۆست و مقام و پارلەمان و ئەوانە نەدا و ئەو جارەکانە کوردانی ڕۆژهەڵات من لە کوردانی باکوور و لە کوردانی ڕۆژاوا تا ڕادەیەکی زۆر ئەرغەیانم کە من بۆ ئەو زۆریە نادەن بەڵام کوردانی ڕۆژهەڵات لە چەند ساڵی ڕابردوودا وا دیارە چوونە ژێر هێژمۆنی ئەو بنەماڵەیە و لە بیریان چۆتەوە کە هەر ئەو بنەماڵەیە بوو سەرکردەکانی ئەوانی وەکو کاک سولەیمانی و کاک اسماعیلی شەریفزادە و مەلا ئاوارە و هەمووی ئەوانە لە ژێر هێژمۆنی بنەماڵەی مستەفا بارزانی و کوڕەکانی ئیدریس و مەسعود لەناو چوون ئەو جارەکانش ئەوان دنیا خراپێ ئیجازە نادەن شۆڕشێکی بە حەق لە ڕۆژهەڵاتی کوردستان لەسەر پێی خۆی بێتە پێشێ مەگەر ئەوان دەستی تێوەردن بۆیە بترسێن لەو کەسانەی کە ئەو ڕۆڵی ئەنەکەسە لە ڕۆژهەڵاتی کوردستان دەبینن کە بەداخەوە خەڵکانێکن کە لە هەولێر و لەوە دێن و دەچن و لە هۆتێلە گەورەکانی 5 ئەستێرە و 7 ئەستێرەی هەولێرێدا چاویان نوقاوە و دەنگیان نایەتە دەرێ حەق وایە کە ڕۆژهەڵاتی کوردستان دە فکری وەی دابێ کە ڕێژیمی ئێران بەرەو ئاڵوگۆڕی دەڕوە
ڕێزدار ئەلی کەریمی چالاکوانی سیاسی کەسایەتی ناسراوی گەلەکەمان لە ڕۆژهاتی وڵات زۆر سپاس بۆی بەژاری بەرنامەی ڕاوێ ئاریەن تیڤی بوون. بەڵێ بینەرانی خۆشەویستی ئاریەن تیڤی، ڕۆمانی دووهەمی ڕێزار سەلاحەدین دەمیتاش هاوسەرۆکی پێشووی پارتی دیموکراتیکی گەلان هەدەپە بە ناوی دەوران وەرگێڕایە سەر زاراوەی کرمانجی ناوینی زمانی کوردی بەشێک لە ناوەڕۆکی ڕۆمانی یا لە بەشی دەورانمان ئامادە کردووە تو دۆسیەکدا پێکەوە دەیبینین دواتر هەڵدەدەین لەگەڵ وەرگێ ڕۆمانەکە بەڕێز فەرات چۆمانی گفتگۆ بکەین. بەفر چیتر نەدەباری کەشوهەوا لەبار بووبووەوە. داگەڕان بە لێژایی ڕێگە هەم ئاسانتر بوو هەم مەودای بینین ڕوونتر بوو. سالمبەک دوای چەند کیلومترێک ڕۆیشتن لە لای ڕاستی ڕێگەلایدا و ئۆتۆمۆبیلەکەی وەستان. ماوەیەکی درێژ تەماشای جانتاکەی کرد. دەکرا بەبێ ئەوەی جانتاکە بکاتەوە لە پەنجەرەوە فڕێ بدات و بڕوات. بەڵام دەیزانی ناتوانێ ئەمە بکات. دەستی ڕاهێشت و جانتاکەی بەکێش کرد. بە هێواشی زنجیرەکەی کردەوە. چەند ڕووپەلێکی لە نێودا بوون. بە پرینگانەوە هەمووی دەرهێنان. خستن یەسەرە ژنۆی. زۆربەی داواکاری و نووسراوی دادگای دڕا و پچراو بوون کە بە چاپکەر نووسرا بوون. زۆری پێنەچوو تا سالمبەک زانی چن. جەستەی هەڵدەلەرزی. بەڵام دەیزانی ئەو لەرزینە لە سەرمان نییە. خوێندنەوەی هەر نووسراوێک هێندەی دی هەناسە بڕی دەکرد. دەیزانی حەسەن سورگوجوو هەموو شتێکی دەزانێ. دوێنێ شەو هەر کە بینی بووی ناسی بوویەوە. چیتر گومانی لەمە نەبوو ناسیویەتی. بە شەرم و خەمێکی قوڵەوە نووسراوەکانی خوێندنەوە. حەسەن سورگوجوو ماوەی 25 ساڵ بە دوای سندنی مافی دەورانی کوڕیدا دەگەڕا کە بەدەم ئەشکەنجەدانەوە کوژرا. دەیان داواکاری نووسین و دەیان بڕیاری داخستنی دۆسیە. هەر هەواڵێک لەم بارەیەوە لە ڕۆژنامەکان بڵاو بوو بێتەوە بڕی بوونیەوە و هەڵی گرتبوون. لە ژێریشیدا وێنەیەکی ڕەش و سپی دەوران هەبوو. سالمبەک لە نیوەی ڕێگەی چیادا لە نێو جیپی ژێر بەفر هەستی دەکرد لاشەیەکە. هەموو ئەو کارانەی کردبوونی ئەو هەموو کارە نزمانە هەمووی لە بەردەمدا بوون. خۆشی لە ڕێزی ئەو کەسانەدا بوو کە شکایەتیان کردبوو. داواکار سالم کورت ئۆغڵو حەسەن سورگوجوو دەیان داواکاری نووسراوی پێدا بوو. لە هەموویاندا ناوی خۆی، فەرمانداری ژاندارمە، پزیشک و قایمقام هەبوو. مام حەسەن لە داواکاریەکانیدا هەموو شتێکی نووسی بوو. دەیزانی ساڵانێک بوو هەموو شتێکی دەزانی. تاکە یەک داواکاریشی بەهێند وەرنەگیرا. ئەو خۆی وەک داواکاری گشتی ئەو کات تاکە یەک پرسیاریشی لە خۆی نەکرد. نە لێپێچینەوەیەکی ساز کرد، نە بە دوواداچوونی بۆ کرد. بەم شێوەیە دەستی پێکرا. حەسەن سورگوجوو مام حەسەن وازی نەهێنا. هەموو ساڵێک شکات و داواکاریەکەی تازە دەکردەوە. هەمووشیان بڕیاری جێگەی لە لێکۆڵینەوەدا نابێتەوە بۆ دەرکرا. دەوران لەو وێنەیەی کە لەسەر ئەژنۆ بوو ڕێک و ڕاست لە سالمبەک ڕاما بوو. 25 ساڵ بەر لە ئێستا بە تۆمەتی ئەوەی ئەندامی ڕێکخراوە دەستگیر کرا و هێنایەنە ناوەندی ژاندارمەی قەزا. برینی گولە بە ئەژنۆی چەپیەوە بوو. پزیشک تەنێ خوێنبەربوونەکەی وەستان. سالمبەک داواکارە گەنجەکەی قەزاکەش بۆ ئامادەکردنی دۆسیە و ڕاییکردنی کارەکانی دەستگیرکردنی بانگی ناوەندی ژاندارمەکرا. دەورانی لە تەوقیفدا لە کاتێکدا کە لێپێچینەوەی لەگەڵ دەکردبینی. نەترس نەویستی بەزەیی پێداهاتنەوە لە چاوانەیدا بەدی دەکرا. سەرباری ئەوەی بریندار بوو زۆریش ئەشکەنجەیاندا بوو. قسەی نەدەکرد. بە هیچ کلۆجێک باسی هیچی نەدەکرد. من شوانم کاتێک ڕانەکەم دەلەوەڕاند لە قاچیاندام. جگە لەمە هیچی دیکەی نەدەوت. لێکۆڵینەوەکەی دەوران 3 ڕۆژی خایان. کاتێک لەسەر میزی ئەشکەنجەدان گیانی لەدەستدا چاوەکانی بە ئەبڵەقی مابوونەوە. لە بەشێک لە لێکۆڵینەوە ئەشکەنجەدارەکاندا سالمبەک خۆیشی لەوێ ئامادە بوو. کاتێک دەوران مرد ئەو تێرۆریستەی کە لە ڕوبەڕووبوونەوەدا بە برینداری کەوتە دەسمان سەرباری هەموو هەوڵەکان نەتوانرا بەر بە مردنی بگیرێ. ئەو بەم دەرەنجامە وەک داواکار واژۆی لەسەر
راپۆرتە ئامادەکراوەکەی و راپۆرتی پزیشکەکەی کرد. ئەو ڕۆژگارە لای هەموو کەس ڕەوا بوو ئەم کارانە بە ناوی وڵات و میلەتەوە ئەنجام بدەن. دوای ماوەیە کرایە پارێزەری گشتی، لەوێش بۆ نووسینگەی داواکاری گشتی باڵا. لەگەڵ خانەنشینبوونیشی دەستی بەکاری پارێزەری کرد و وەک پارێزەری دۆسیە گشتیەکان پارەیەکی زۆری چنگ دەکەوت. ئەگەرچی لە ئیستەمبول لە ژیانێکی شاهانە دەژیا، بەڵام هەر کاتێک دەکەوتەوە یادی ڕۆژانی کارایازی، ڕووداوەکەی دەوران سۆرگۆجوو بێتاقەتی دەکرد. لە ناخەوە دەکوڵا. لەگەڵ ئەوەشدا چەندین ساڵ بەهۆی سەرقاڵیەوە توانی بووی لە بیری بکات. تا ئەو ڕۆژەی کە وای زانی کەرەمی کوڕی مردووە. ئەو ڕۆژە لە قوڵایی دڵیەوە هەستی بەژانی باوکایەتی کرد و هەر ئەو دەم بە دوواداچوونی بۆ ئەوە کرد داوخوا باوکی دەوران لە ژیاندا ماوە یان نە. کاتێ سەرەداوێکی لە حەسەن سورگوجوو دەستکەوت لێ ڕانەوەستا تا ئێرە توانی لە دەوران ڕابکات. کاتێ سالەمبەک جیبەکەی وەجوڵە خست بە دروستی دەیزانی دەیەوێت چ بکات. پێی بە بەنزینەوە نا، بەڵام سوکانی نەگرت. بەڵێنراین خۆشەویست پەیوەندیمان بە وەرگێڕی ڕۆمانەکەی ڕێزار سەرهەمی دەمێکتاش بەڕێز فەرات چۆمانی گرتووە کە لە باشووری وڵاتەوە لەگەڵمان ئامادەیە سەبارەت بە وەرگێڕەکە و پێشوازیکردن لێ و چۆنیەتی وەرگێڕەکە دەمانەوێت گفتوگوێ لەگەڵ بەڕێزیاندا بکەیت. بەڕێز چۆمانیەکە دەنگمان دەبێت چەند سڵاو ڕێزان پێشکەش دەکەیت. من دەنگی بەڕێز چۆمانی لە ستۆدیۆ زۆر بە لاوازی دەبیسم ئەگەر کە هاوکارانم دەنگی ستۆدیۆ کەمێ بەرزۆ بکەنەوە. ڕێزا چۆمانی ئەوەی کە گوێمان لێوە بوو چەندەی دەورانە لەکوێی ڕۆمانەکەدایە کەندێک دەمەوێت زانیاری سەبارەت بەو بەرگەی کە ئێمە وەکو دۆسیەک بڵاومان کردەوە لەگەڵ بینانە گوێمان لێ کرد. ئەمە لە دەوران ناوچەنیەک وەکێک کۆمەڵەت کۆم کۆمەڵەت ما بەش دارەی کۆکە دیارە بۆ من زۆر دیارە بۆ زۆر دەیسەرەنجە ئەوەی کە لەم بەشەدا ئەیفەنینەوە پێواز بەڕێوەچوونی تۆ بە دواداچوونە خودی ئەو کۆماری یا بەڕێوەی دادگاکان تاوان بەلا ڕێدابردنی دۆستیەکان ئێمە لەم شەداوە لەم بەجار بەڵێ من بەڵێ بەڕێز چۆمانی بەڕاستی من بەباشی لە قسەکان تێنەگەیشتم بەڵام لەگەڵەوەشدا دەمەوێت ئەو پرسیارە بکەم ئەگەر هاوکارانیشم ئیمکانی هەبێت بەڕێگای تەلەفۆن یا بە شێوەیەک دەنگەکە کەمێک ڕوونتر بێت وازەحتر بێت بۆی باشی تێبگەین. دەمەوێت پرسیار ئەوە بکەم من ڕۆمانی سەحرم خواندۆتەوە کتێبی سەحری ڕێزا دەمیرتاشم خواندۆتەوە گەلەوە هاوشێوەی سەحر نووسراوە دەورانیشیان جیاوازی هەیە لەگەڵەوەدا. یارە بەڕێز دەمیرتاش شێوازێکی تایبەت خۆی هەیە لە نووسدا و تەرزێکی تایبەت بە نێو تورکدا وەک تۆنیش تایبەت بە خۆی هەبوو دەمیرتاش باشەوە قەڵەمی خۆی هەیە تام و بۆی خۆی هەیە و ئەوەی گرنگە لە کۆمەڵەت تۆکەشە ئەوەیە کە سڵاحدین دەمیرتاش گرنگی بە چۆساوەکانی تورکیادا خۆی لە زیندانە باسی لە کێشە و معانات تەرمەز خۆی ناکات لە نێو بەڵکو باس لە زیندانەکانی دەرەوە باس لە چۆساوەکانی دەرەیە مش پێم وایە هەم گرێداتەوە لە قەباتی سیاسیەکەی هەمیش دروستی ئەو قەباتوە و کاروانە سیاسی ئەومان بۆ دەردەکەوێت کە ئەوەی کە قەباتی بۆ کات قەوڵی بۆدا لە مەیدانی سیاست بێت لە نێو ئەدەبیاتدا بە هەمان شێوە بازگۆیە لەگەڵ پەیامەتی خۆی و ئەو کاری کارەکەرانی هەمویان ئەو کارەکەرانن کە لە تورکیادا دێماک دادگەریان بەرامبەر ناکانی بۆ ئەوان نییە هەموو ئەوانەوەکە کە پێم وا بێت وەرگێڕ ڕێزیان پێم وایە کە کتێبێکی کاریگەرە بێت شتێک بڵێم ئەوەیە کە
لەم کتێبەیدا لە کتێبی دووەمیدا لە دەوراندا دەمیرزاش شارەزایانەتر و کارزانانەتر و تا ئاستێکی زۆر ئاست باڵاتری ئەدەبیدا بەنوێت تۆپەکانی ڕێزار چۆمانی پێشوازیکردن لە وەرگێڕی بۆ کرمانجی ناوین لە باشووری وڵاتدا چۆن بووە ئەوەی ئێوە زانیاریتان هەبێت؟ خۆی ئەم پرسیارە گرینگە کاردانەوەی خوێنەرانی دەتوانێت خوێنەرانە بکارەوە دەنکار ئەمەکتب و دیارە هەر شتێک بوو لەو کتێبانێک پرۆسترین کتێب بوو لە سنگای دۆڵەت چەند ساڵێک کتێب و لە ڕۆژهەڵات ساری سپی خۆشدا سنگای کتێب کرایەوە و لە کاتی چاپبوونی هەر بەزبوویی لە بازاردا نەمە و دووبارە چاپ کرایەوە پێشوازی لێکرا پێم وایە ئەز هەر وای کرد کە خوێنەران بە تایبەت داواکاری زۆریان لە من دووبارە دەست بکەم بە وەرگێڕانی دەورانی بۆ چاوەڕوانی زۆر هەیە بۆ ئەوەی کە دەورانی ڕێزا چۆمانی ئەگەر سەبارەت بەم مژارە و بەم کتێبە شتێک تایبەت ئەوەی ئەوە بتانەوێت باسی کەن منەمان پرسیار بێت نەمان پرسی بۆ بینەرانی باز بکەن ئێمە لە خزمەتتان داین لە دوایدا دیارە بەلامەوە گرینگە خۆیە کە بە تایبەتی بۆ ڕوویدەمم لە خوێنەرانی فرانی ئاخێ و بێ لە باشستان و وڵاتستان دیار لەسەر ئەوە کرا پێشتر لە ئاست سادەی سادەدا نووسراوە زمانی نووس پێمە سادەن بەڵام من هەمیشە پرسیارم لە پێم وایە ئەگەر دەقێک سادە بواە وەرنە ئەگەڕدا بۆ سەر 12 پێم وایە کاریگەری خۆی ئەبێت وە بەلای منیشەوە ئەوە گرنگ نییە کە بەڕێز من پێم باش بۆم کتێبە لە ناو کتێبخانەی باشووری کوردستانی بێت لەرانی باشووری بێ بەستە بن و ئێمە بتوانین ڕێ ئەدەبیاتەوە ڕێ فەرهەنگیەوە بتوانین ئەو پردە دروستکەینەوە لە نێو پارتۆ بەستەکانی فەرهاد چۆمانی وەرگێڕ زۆر سوپاسان دەکەم بۆ ئەوەی دەرفەتان ڕەخسان و بەژاری بەرنامەی ڕاوی ئاریان تیڤی بوون. بەڵێ بینەرانی خۆشەویستی ئاریان تیڤی بەم شێوەیە دەگەینە کۆتایی بەرنامەی ئەمشەو بەدەنجەکە سوودی ڕەزامەندی بۆ بێت هەتا لە بەرنامەیەکی دیکەدا دەگەینەوە خزمەتتان شەو شەوگاتان خۆش ماڵتان هاوسەر.